دژی نەبوونی ئاوی خواردنەوە بەشێک لە وڵاتیانی گەڕەکی بەهاری کۆن لە هەولێر گربوونەوە و دەڵێن ماوەی زیاتر لە 2 مانگە بێ ئاون و حکوومەتیش بێباکە بەرامبەریان. لۆ لە بەرچە مەحاشەکە گوتمان قەیدی نییە بەس ئاوەکە لۆ چکە ئاوەکە بەشەش سەرەکی ژیانی مرۆڤە داوای هیچی گەورەمان نەکردی ئەمە بەس داوای ئاوەکەمان کردێک بەخوایستەوە دەبی لە حەسکەری ڕابچم ئاوی بینم پیاوم حەمەلەیە دەرەقەتی ئاوکڕینێ ناین بەخوای حەمەلەیە هەفتانە 6,000 هەیە ئەمن بەچەخەر پاری ئاوێ دابین بکەم ها کارەبایە ئاوی ڕیسیە کارەبای ئاوەیەکە ئی مۆلیدەیە ئی ڕیسیە بەچ دابینی بکەم نزیکەی 2 مانگە لە گەڕەکی بەهاری کۆن ئاومان نییە 2 جاریش چوونێ جادەمان گرتێ و کەس بەدەماوە ناتێت ئێمە تەنها داوای ئاو دەکەین داوە هیچ شتێکی لەو دەسەڵاتە ناکەن لەو شارەی کەەوە پێویستی ژیانە خاستن بەو تەموزەی ئێمە هەر ئەو گەڕەکەی هەژار نشینە بەڕاستی ئێرە هەمووی هەژار نشینە کەسی ڕۆژانە و داهاتەی وای نییە کەوا بەس بای مەسرف دەکە بای ئەوە ناکە زیادە بچی ئاویش بکڕی تەنچی لە 35 تا 45 تا 50 شەیە دەی بە 2 ماران ئەو تەنکەرێکی بکڕی ئەم ڕۆژانە 5,000 پێ پێیان نابی بەو تەمەنەی لۆ مەسرفێ ئەوە لۆ مەسرفێ ئەدی لۆ ئاوێ لە چێ بینم. کێشەی کەماوی لە شاری هەولێر وەکو خۆیەتی و تەنها گەڕەکێک و دوان و سیان نییە بەدەست بێ ئاوی دەناڵێنن چەندین گەڕەکی تریش لەم شارە بە بەردەوامی گرفتی ئاوی خواردنەوەیان هەیە. ژیان کو دەکرێت کاکە ڕزیلی بە هەمشتی بکرێ بە ئاوێ ناکرێ ئێکەینە ژیانە بەبێ ئاوی ناوەڵە چ ژیان نیە بەس چ بکەین شار دەڵێن دەست بە ئاوە بگرن ئاوی سەرف مەکەن زۆر ئەوان بەخۆیان پێیان دەکرێت دەست بە پێوە بگرن پێیان دەکرێت شمەکی بەدەستی بشۆن پێیان دەکرێت ئایا بەستران بە سەبانی بێخن ناکەن ئەگەر پێیان بکرابایە بەمەشیان دەگۆ زیاتریشیان بەمە دەگۆ بەس چکە بەخۆیان پێ ناکرێت هیچ قسان ناکەن بەس غەدر لە ملەتەکەیە بەس ملەتەکەی دەچەوسێننەوە ئەریوەڵە دەچەوسانەوە کو ئەدی لە بە زیندیتی چ سەدامی زیندە بە چارتکە نە ئەو بە برسی دەتکوژیتن ئەمە دەیانگۆ لۆ ڕزیلیاکەن کو دەبێ ئەوەندە ئاوە سەرفکەن ئێکاکە ئاو سەرف دەکرێت دیون بەڕێ و مندار دێنەوە لە ئیشی خۆیان دەشۆن دەکرێت و ڕزیلی بە ئایا بکەی حکوومەتی هەرێم نەیتوانیوە مافێکی سەرەتایی هاوڵاتیان دابی بکات کە ئاوی خواردنەوەیە و 2 ڕۆژی دیکەش لە بانگەشەی هەڵبژاردن پارتە دەسەڵاتدارەکان بەڵێنی زەق و گەورە بە هاوڵاتیان دەدەن و زۆر جاریش دەڵێن هەولێر هاوشێوەی نیویۆرک و دووبەیە ئەرێ بەڕاست چێ دووبەی و نیویۆرکی دیوە خەڵکەکەی بەدەست نەبوونی ئاوی خواردنەوە بناڵێنێت. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.